دیارە گۆڕان هێزێکی سیاسیە سەنگی خۆی هەیە لە ناوچەکە و پەیوەندی لەگەر هەموو لایەک باشە تا ڕادەکی زۆر و کە سەردانەکەی منیش بۆ ئەوە بووە کە گوێیان لێ ڕابگرم بزانم بۆچوونەکانیان سوود لە بۆچوونەکانیان وەربگرین بۆ چارەسەرکردنی بەشێکی زۆر لەو کێشانەی ئەوڕۆ هەیە، چه ئەوەی پەیوەندی بە کەرکووکەوە هەیە، چه ئەوەی پەیوەندی بە نێوان هەرێم و حکوومەتی فیدراڵەوە هەیە. ئەوان ئامادەنە بۆ هەموو هاوکاریەک لە پێناوی چارەسەرکردنی کێشەکە. باسی ئەوەمان کرد ئەوەی کە پەیوەندی بە پەیوەندی ینی ئەوەی کە پەیوەندی بەو وەزعە گشتیەوە هەیە لە هەموو لایەکەوە و زیاتر سەردان بوو. دیارە سەردانیش و دوو قسەکردنیش هەمووی دەبێتە سیاست، بەڵام بۆ کۆبوونەوەی دوور و درێژ دیارە ئەوە دوایی دەکرێت. ئێستا و پرۆژەم وەرگرت و دیارە تەماشای دەکەین و سوپاسیان دەکەین کە پرۆژەی وایان حازر کردووە، بەڵام بۆ چوون و چۆنە و بەت شێوەیە کە ئایا تێبینیم هەیە یان نییە ئەوە دوایی دیارە.